ڕێگە بە خۆم نادەم داوەری ئەخلاقی کەس بکەم و بە هیچ کۆمەڵگایەک و بە هیچ فئەیەکیش ناڵێم نەبێ ئەخلاق نە ئەخلاقدارە وەک کۆمەڵناس بەڵێ بە ئەستێرەخانیشەوە ستایلی ژیانی خۆیەتی و ئەوە ئەچێ بەڕێوە ئەوەی کە هەیە مشکلە لەوایە ئێمە لەم داوەریە دوورکەوینەوە. خاڵی دوم مۆزوعی کرانەوە حتمێتێکە هەر ئەبێ هەموو کۆمەڵگایەک پێیا بڕۆ ئەوە حواقعەکە ئەبێ بڕۆ بەڵام مۆزوعی ئەوەی تۆ ڕەشبین بی بەرامبەر بە سامپڵێک بۆ نمونە حتا ئەگەر یەک دانش بە وەکو ڕەئی شەخسی منتەوێ لەگەڵیان نیم ئەگەر مێرولەیەکیش بێ بەڵام تۆبی تعمیمی گەڕەکێک شارێک دەوڵەتێک وڵاتێک بکەی لە چوارچەوەی کۆمەڵی سامپڵا یاخود تایپێک لە سیاسی خراپ مثلەن بێت تەمسیلی ئێمە بکە یا تایپێ لە ئیعلام دوور لە ڕێی جەنابەت خەڵکی ڕۆژنامەنووس و ئەوانە بێ تعبیل لە کۆمەڵگای ئێمە بکە من ئەڵێم هیچی وانە لەبەر ئێمە بە داتا قسە بکەین و بە داتاش پێت ئەڵێم هەتا ئەم دقی ئەخیر قسەم ئەوەیە کۆمەڵگای کوردی لە سەدانەوەدی قیەم ئەخلاق هەموو شتە جوانەکانی تایە شتە ناشرینەکانیشی تایە کرانەوەکەشی گەشتبینانەیە وەکو ژن گەشتبینی بەرامبەر کرانەوەکەشی باڵێ ئەبێ ئەگەر حاکم بوومە ئەمڕۆ حیاتی دەرەوە نابینە تۆ منە توش کرد یەکەم کەسکە بکوژیرێم لای تۆ حیاتی تۆ بۆ یەکەم پیاوە منە بەڵ پێم ماڵەوە سێری مینەکانی ماڵەوە پێم وتی خانم باشە کاکە پێم وتی ژنە بوومە دەکا لە سەدادەیم هێشتەوە لە سەدادەیم هێشتەوە ئاماۆستاجیان تۆڵێکی منیش مارەمەکرد و هیچ شمەر نایە ئێستا هەمومان دانیشتی لێرە سەد ئەفم کە بە ئەوە جملەی تاوکەم من ئەڵێم لە سەدادا بۆ 15 ئەوەی لە کۆمەڵگەی کوردی ئەمە هەیە ڕەفزە بە هەموو شێوەکەی خراپترینیشان ئەو ژن کوشتنەیە کە لە کوردستان هەیە بەڵام بەگشتی گەشتبینی من